حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان لایحەیەکی چەند خاڵی داوە بۆ هەڵبژاردن لە پەرلەمانی عێراقا کە مافەکانی لە سەرەتای بڵێم کرێکاران و دواتریش یەکسانی ژن و پیا و مافەکانی خەڵکی کوردستان و ئازادی سیاسیەکان هەمووی لەو ئەولۆیلاتیانن کە حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق تەکیدی لەسەر دەکاتەوە. بەڵام ئەوەی کە لەم فرسە کەمەیە بۆ من هین بێ ئەمەوێت تەکید لەسەر وەزعی کرێکاران بکەمەوانە لە کوردستانە. بەداخەوە پەرلەمانی عێراق بۆتە بڵندگۆیەک بۆ دژایەتیکردنی یاخود پێنەدانی بچووترین مافەکان بە کرێکارانی عێراق کە لە کاتێکا کرێکارانی کوردستان و عێراق محرکی ئابووری و وڵاتن. بەرحاڵ یاسایکارێک کە لە عێراقا پەیڕەو دەکرێت کە کەمترین خواستەکانی خەڵکی کرێکارانی لەبەرچاو نەگرتووە. بۆیە حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان هەر لە سەرەتای دامەزراندنیەوە هەتاکو ێساش بەردەوامە لە خەبات بۆ ڕێخستنی چینی کرێکار بۆ ئامانجە سیاسیەکان بۆ باشکردنی وەزعیەتی ژیانی ڕۆژانەیان و شەوازی کاریان و قانونی کاریان. ئێمە خوازیارین کە لە پەرلەمان ئەم جارە لە پەرلەمانی عێراق دەنگێک هەبێت کە بتوانێت دەنگی ناڕزایەتی و زوتنەوەی کرێکاری و کرێکاران بێت بە تایبەتی کرێکارانی کوردستان. بۆیە لەم نێوەدا حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان خات و سایرە یوسف عەزیز کە لەسەر لیستی کۆتای ژمارە 342 بە ئیتفاق گەیشتۆن لەگەڵ حیزبە بەوەی کە هەڵگری ئەم داواکاریانە و چەند داواکاریەکی تریش بەڵامەوەی کە بەلای منەوە گرنگ بوو کە لە قسەی لەسەر بکەم وەزعیەتی زیاتر کرێکاران و زروفی ژیانی کرێکاران بوو کە بەڵێنی داوا کە بتوانێت دەنگێکی ناڕزایی بێ لە ناو هەموو ئەو دەنگە دش بە کرێکاریانەی کە لە ناو پەرلەمانی عێراقا گوزەراوە دەگوزارێت. بۆیە من داواکارم لە دۆستان و هاوڕێیان و تەواوی خزم و هەموو ئەوانەی کە ئاگاداری ئێمەن، ئاگاداری حیزبی ئێمەن، ئاگاداری هەڵسوڕان و چالاکیەکانی من وەک کادرێکی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان دەنگ بدەن بە خات و سایرە یوسف عەزیز لە لیستی کۆتایی ژمارە 342 تا بتوانین دەنگێکی ناڕزایی بین لە ناو پەرلەمانی عێراقیە و بتوانین هاودەنگ لەگەڵ ناڕزایەتیەکانمان لەسەر جادە و شەقام لەو مەیدانەشدا دەنگی ناڕزایەتی و ناوتنی ئێمە بە بەرژوازی بە سەرمایەداران بگەێنین.